ئەو گۆرانش لە تەرەفەوە بۆ تایبەتە بۆ کاکاسۆی بەرز و بەڕێز و کاکە پشتیوانی خۆشەویست تایبەتە بۆ مەجلیسە جوانەی واگەرە جێڕ زامان دێم و دایگە داواکاری کاکاسۆ و کاکە پشتیوانە بە تایبەت پێشکەشە دەی ببنێ بانکوورێ بمتاوێنەوەرۆ ببنێ بانکوورێ بمتاوێنەوەرۆ بەلایە لایەت وەگیان بملاوێنەوەرۆ بەلایەنەوەرۆ بملاوێنەوەرۆ شلەبەی 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 بەی 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 بەدارەوە ماتڵ قەولی تۆم باوان لە پێرارە کورەنەوە بەهارەوە ئەی ماشەڵڵا يلا والله ما سووا كاكا بشوان شامانا مو مجلسة جوانا ايه اوسع جانا خوم دانك منتي نداير وكم نخوم دانك منتي نداير وكم اقر شي ومال خبر سبب كار وكم اقر شي ومال سبب كار وكم شلباي 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 باي 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 بدار عاشق بالات بيمي لبيرار ولا لو بهار اوسع يلا يا يا
ايه ما شاء الله. برای تایبت بو کاکا سوی عزیز بو کاکا پشتیوان شامانه پیش کشم تایبت بو سرجمه و مجلس جوانه به تایبت کاکا پشتیوان کلاری بابا ماستا چاوانه Let's go.